بەڵبەرزان بەگشتی سەبارەت بە جموجۆڵەکانی تیرۆریستانی داعش لە ناوچەی مەخمور و دەوروبەری گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی سەرپەرشتیاری کۆمیتەی مەخموری یەکێتی لەبارەی وردەکاریەکانی جموجۆڵی داعش لەو سنوورە. کاک ڕەشاد سوپاس بۆ ئامادەبوونت، زۆر بەخێر بێ. ینی سەرەتا دەمە لەوە بپرسم ڕەوشی ئێستای مەخمور و ناوچەکانی دەوروبەری لە ئێستادا چۆنە؟ ینی باس دەو دەکرێت کە جموجۆڵەکانی ترۆریستانی داعش دەستی پێکردوتەوە. ینی هۆکاری سەرەکی چییە؟ بۆچی ناو بەناو جموجۆڵی ترۆریستانی داعش بە تایبەت لەو سنوورانە دەست پێ دەکاتەوە؟ زۆر سپاس بۆ ڕاستکردنەوە. من جێگیری لە پساوی مەڵبەندی قەرچۆغم و ماوەی 10 ساڵیشە بەرپرسی کۆمیتەی مەخمور لە پساوی کۆمیتەی مەخمور. زۆر سپاس بۆیەوە بۆ دەرفەتە. دیارە دوای ئازادکردنەوەی پارێزگای موسس کە دوایین پێگەی چەکدارانی داعش بوو خەلافە لێ کە نەما کۆتایی هات، چەکدارانی داعش پەرتەوازاییان پێوە دیار بوو، خۆیان تاکوتەرای لەم ناو لا خۆیان عشاردا. باشترین شوێن دوایی گەڕانەوەی سوپای عێراقی بۆ کە لە 7 ئۆکتۆبەر هاتنەوە مەخمور شاخی قەرەچوغ بوون. بەپی ئەو بەرنامەی سوپای عێراقی بوو کە لەگەڵ تەنسیق بوو لەگەڵ هێزە کوردیەکان کە لە ناوچەکە بوو، دەبای سوپای عێراقی هەتا چوارڕیانی مەفرەقی دیبەگە بچیتن، چوارڕیانی دیبەگە بچیتن. ئەم هێزەی کە لێوێش بوو کە سەرپەرشتی برین هێزی پێشمەرگی کوردستان کە لەوێندەر بوو، میحوەرەکەش پاشەکشەی کرد بۆی کە بستەوە پشتی زوژگەزرا و لێوێندە. بەڵام سیاسەتی ئەمریکی، سیاسی وڵاتانی هەرێمایەتی جارێش کە ڕێگری کرد کە هێزی پێشمەرگی کوردستان پاشەکشە نەکات لە شاخی قەرەچوغ. هەم هاوپەیمانان زایدن وڵاتانی هەرێمایەتی خوازیاری ئەو بوون شاخی قەرەچوغ بۆ مەلامێکی خۆیان بیهێڵنەوە بۆی کە بتوانن چەکدارانی داعش لێوە ڕەهەمووی کۆ بکەن و بینە شاخی قەرەچوغش بۆ هەر ئەگەرێک کە ئەوان خوازیاری بن جوڵیان پێ بکەن. دیارە خۆتان دەزانن داعش لە دوای ئەوەی کە دەرپەڕێنرا لە پارێزگای موسڵوانە جارێکی تر خۆی ئیعادە کردوتەوە، تەشکیلاتی سەربازی خۆی کردوتەوە لە شاخی قەرەچوغ. شاخی قەرەچوغ بە هەردوو ڕووی مەخمور زائد بە ڕووی ناحیەی قەرەچ ئێستا باز دەکەم من ئێستا بۆت باز دەکەم. بەڵێ دیارە شاخی قەرەچوغ لە ڕووی جیۆپۆلیتیکەوە زیاتر لە 25 کیلۆمەتر درێژەکەیتی شاخی قەرەچوغ ناوەندێکی زۆر گرنگیشە چوار شار بەیەکەوە دەبەستێتەوە لە مەخمور، بۆیە لێوێندەر جوڵەی هەیە داعش. لایەکیان ڕۆژهەڵاتەکەی دەتوانێت بێ بۆ دبز و بۆ کەرکووک بێ، لای ڕۆژ ئاواشی دەتوانی بۆ سەهلی نینەوە بچی، بۆ حەمام عەلی بچی، بۆ گەیارە بچیتن. ئەمانە شاخی قەرەچوغ هەڵکەوتەکەی وایە، ینی شوێنەکەی وایە. بۆ داعش ئەم سنوورە زۆر گرنگە، بۆ هێزە کۆی ئەو هێزە شەڕکەرەکان شاخی قەرەچوغ گرنگە. بەڵام ئەم شاخە ئەگەر هاوپەیمانان یان خۆت کوردیش وەکو یاریکەرێکی ئەساسی لە ناوچەکە بەشێکە لەنە ئەو گەمەیە، ئەگەر یارمەتی ئەم چەکدارە نەدرا مستەحیلە بتوانێت لە شاخی قەرەچوغ بژیت، چونکە ئەم شاخە شاخێکی ڕوتە، ئاوی نییە، هیچ زۆر خواردنەیەکی نییە. قەرەچوغ شاخی قەرەچوغ سەربانی شاخی قەرەچوغ هێزی پێشمەرگی کوردستانی لێیە، بەتابەت هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی لێیە. خوارێش بە 5 کیلۆمەتر لە خوارەوە لە ناحیەی قەراز یاخود مەخمور ڕۆژئاوای مەخمور بە 5 کیلۆمەتر لەم شاخە دوور هێزەکانی سوپای عێراقی فەرقی چواردەی لێیە. واتە دەتوانن مەفارزی بچوو تاک و دوان بچن، سیایان بچن، دزە بکەن لە بەناو نێوان ڕەدایەکانی سوپای عێراقی ئەو بۆ ناوچەکان بچن. واتە ئەمانە ناتوانن بچن خواردەمەنی بینن. داعش لە قەرەچوغ بارگای ڕسمی هەیە، بارگای ڕسمی هەیە، زیاتر لە 30 ماڵیشان هەیە لە شاخی قەرەچوغ. باشە بۆچی ڕێگری لێ نەکراوە؟ بەڵێ دیارە تا ئەم لەحزەیە لە ماوەی 2 ساڵ و زیاتر لە 2 ساڵ ینی تێپەڕیوە هیچ چێوماڵێکی ئەم شاخی قەرەچوغ ینی بمانەوێ هێزی ئۆپراسیۆنێکی سەرتاسەری بکرێت لە شاخی قەرەچوغ نەکراوە. بەڵام دەکرا بکرایە. من پێم وایە ئەگەر بە یەک ئەوە نەبایە، ینی پێکەوە شاخی قەرەچوغ سەرتاسەرەکەی ئەگەر ئەم هێزە چێوماڵێکی بەتەواوی پێکەوە هەرسێ هێزەکە بەیەکەوە نەبانە ناتوانێت و بیکەی، چونکە ئەمە یاریەکەی دەکات، ئەمە هێناوێتی دەتوانانی بیگواستەوە، چۆت دەتوانی بچی چێوماڵیش بکەی بچێ شاخی قەرەچوغش، بەڵام یەک کەسیش نەگری، کەسیش نابینی. بۆیە ئەم چێوماڵە دەبێت لەسەر ئەساسێک بی، دەبێت لە هەردوو ڕووی شاخی قەرەچوغ بێ. ینی دیوی پشتی شاخی قەرەچوغ دیوی مەخمور ناویتر کەندێ ناوەیە گوێڕە، ئەگەر لە هەردوو ڕووی نێتن، لە هەردوو ڕوو لە هەردوو ڕووباری شاخی قەرەچوغ نەی، ئەو ڕووبەرەیە دەبێت لە هەردوو کەناڵێک ئەوەی بێ. ئەگەر نەی لێک لاوە بێ ئاساییە دەگوازرێتەوە، هیچ ئەوە ناگێت. بۆیە من وای دەبینم خوێندنەوەکەی من با بۆ شێوەی پەیامەکە بگاتن. یاریەکە دەکرێتن بۆ مەبەستێک هێنراون لەم شاخەیە جێگیرکراون.
هەر لە کاتێک بەرژۆندەکانی هاوپەیمانان بەرژۆندەکانی بەشێک لە کورد نێتە دیتن بتاکیت ئەمانە یاریان پێ دەکرێتن بۆ ئەو ئەگەرێ. باشە ینی کاک ڕەشاد دەزانین جموجۆڵەکانی داعش کە دەستی پێ کردوتەوە لەو سنوورە زیاتر دەبینین بۆ سەر لایەنێک یاخود هێزێکی دیاریکراوە لەو سنوورەدا، یعنی هۆکاری ئەمە چییە کە داعش هێرش دەکاتە سەر هێزێکی دیاریکراوە لەو سنوورە؟ بەدەر لە من بەعقمیەوەی لە موقعی حزبیمە بەدەر لە مثلەن لایەنداری لە حزبی لە شنگال تا دەگەیتە دبس کە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی لێیە بە تەحەدا و یەک تەقەش نەکراوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو. خۆ دەبی بپرسینی ئێمە هۆکار چیە تەقە نەکرای؟ هۆکار چیە دێتن لە منطقەی لە کەرکووک تا دەگەیتە منطقەی جەبەل عەمرین لێوەندەر تا دەگەی حەمرین لەم ناوچەیە لە قەرەتەپەیە لە جەلەولایە لە خانەقینە هۆکار چیە هێرش دەکرێتە سەر بازگەی ئاسایش یاخود هێرش دەکرێتە سەر ڕەبایەکانی سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هۆکار چییە؟ بۆ لێمێ بەم شێوە دەکرێت من پێم وایە دەگەڕێتەوە بۆ یەک ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی دروست بوونیەوە بەم شێوەیە نەک هەر دروشمێکی بریقەدار و ئانە بێت نانە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەنجی لە سنگەی باوەڕبوونی بە قەزینەتەوەی نیشتیمانی بۆ ئەوەیە هەر هەڕەشەیەک هەر حزبێک کە مەلی تیرۆریستی هەبیتن کە دروست بی کە بە هەڕەشەی بزانی بۆ سەر نەتەوە نیشتیمانەکەی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەنگەر دەبی لێ دژی. زۆر باشە بەگشتی هەماهەنگی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ سوپای عێراقدا لەو ناوچانە چۆنە؟ من وای دەبینم دوێنێ کە دوایین چاڵێکی داعش بوو لە سنوورەکە ڕوویدا لە شاخی قەرەچۆخ لە شاخی قەرەچۆخ بە ڕووی نەحی قەراز تەمان ڕوویدا گەریەکەیە ئەمە گەلی پێدەن لە شاخ گەلی ئازیکەندی گەورەیە ئەم گەریە لە ڕووی جوگرافیاوە نزیکە لە گوندی ئازیکەند لێوەندەر تەمان هەردوو ڕەبایە سەنگەرەکانی برین ئەم هێزەی پاراستنی برین کەمپەکە هی کوردانی باکوورە زائیدەن سەنگەری دوایین سەنگەری پێشمەگەشەکە لێوێندەر هی میحوەری مەخمورە لێوێندەر بوونە ماوەی لە ماوەی دە ڕۆژ ڕابردوو بە تایبەتی ئەمە دووەمین جار بوو داعش دەویست دزە بکاتن بۆی شوانی چەند شوانێکی مەردار لێوەندەر لە سوین مەڕیان دەلەوەڕان مەبەستیان بۆ خوازیار و مەڕەکانیان ببن ڕیان بسینن دیارە کە تەقە کراوە یەک لە شوانەکان بریندار بووە ئەم سەنگەرەی ڕەبایی کە لە شاخی قەرەچۆخ لە سەگەری ئازیکەندی گەورە بووە هاتوۆتە خوارێ پشتی داعشەکانی هەڵگرتووە تەمان بۆ ماوەی لە سعات لە کاتژمێر 2 تا سعات 4 هەندێک بەر لە 4 شەڕەکە کۆتایی هات دیار بوو 2 تەرمیان لەگە خۆیان هێنا بووە 2 تەرمی داعشەکانیان کوشت بوو هێنابیانە بە سزای خۆیان گەیاند بوو ناو کەمپەکە سوپای عێراقی تو هەردوو تەرمەکەی وەرگرت و ئەمانەی کە کوژران تا ئێستاکە بە پێی زانیاریەکانی من 3 داعش کوژراون هەرسێک ناوەکانیش من لەلایە یەکیان خەرچی گوندی حوگنەیە لە هێچەر دوانشان خەرچی گوندی زدێرە زفلەیە هەر لە بەشی ڕۆژهەڵاتی قەزای شەرگاتن ئەمانە یەکیان دکتۆرە دووشیان چەکداری ئاسایینە ئەمە دوایین شەڕ بوو بەڵام لە ماوەی 2 کاتژمێر و نیو ئەوەی سەیرە کە لەلامان سەیر بوو ئەم شەڕە 2 کاتژمێر و نیو داوامی کرد نە سوپای عێراق بەهانای شوانەکان و بەهانای ئەو هێزە چوو کە پاسەوان و پارێزگاری لە کەمپەکە دەکاتن چوو نەهێزی پێشمەرگەی کوردستانیش کە بانی شاخی قەرەچۆخ بوو نەچوون هاوکاری ئەم شوان و ئەم گەریلانە بکەن کە من پێم وایە نەکرد تەنسیق نییە خۆ ئەگەر هەستی نەتەوەی هەژەبایە من پێم وایە ئەوان بەشێک دەبوون لە لێدانی ئەو چەکدارانی داعش دابای بێن هاوکاری بکرێن من پێم وایە هەستی نەتەوەیەتی زۆر زەعیف بوو ئەگەر کەس نەبوو بی هەستی نەتەوەیەتی دابای بێن ئەو هێزە بێ یارمەتی بداوای زۆر باشە بە دیاریکراوی ڕەوشی کورد لەو سنوورەدا چۆنە لە ئێستا ئەوەی من دەبینم بە شێوەی گشتی لەو ناوچەیە لە دوای ئەوەی کە کورد کە برین ئیدارەی کوردی سەرەتان نما و ئێستا ئیدارە گەڕاوەتەوە ئەم ئیدارەی ناوچەیە بە تایبەتی قەزای مەخمور ئیدارەی هەر ئیدارەی پێشووتر هاتوۆتەوە لە سنوورە بەڵام ئەم ئیدارەیە زۆر کێشەیان بۆ دروست دەکرێتن بمانەوە نەمانێت چونکە تا ئێستاکە ئەم ناوچەیە لە ڕووی ئەمنی فڕقەی چواردا مەلەفی ئەمنی شارەکەی بەدەستە بۆیە ناتوانانی هەموو شتێک بکاتن لای ئێمە کێشەی تعریبمان نییە وەکو کێشەی تعریبێتەوە لە سنوورەکە تعریب لە کەرکووک بۆ سەرەیە بۆ خانەقینە بەڵام لای ئێمە بە هیچ شێوەک لە مەخمور تا دەگەیتە مووسڵ هیچ کێشەیەکی تعریب بۆ زەویەکانی سەرکورد کێشەک نهاتوەوە تا ئێستاکە دروست نەبووە ئەمەش دەگرێتەوە بۆ ئەم سیاستەی کە من باسم کرد لە سەرەتاڕە ئەم دووفاقیە لە سیاست لە نێوان هێزە کوردیەکان بە تایبەتی لەم لە ڕووی
تعریبی عەرەبەوە کە گەڕاوەتەوە زائیدەن هێزە شەڕکەرەکان دێن شەڕ بە ئاسایشی کوردستان دەفرۆشن و زایدەن دێن تەقە لە سەنگەرەکان دەکەن لەم لاوەش دنیا شامی شەریفە بۆیە وەکو شاخی سوبحانەوە دێتە پێشچاوی بەڕاستی یاخود بانێکە و دوو هەوای باشە. پێت وایە کاک ڕەشاد ڕەوشی ئەو ناوچانە چارەسەر ببێت و بەتایبەت ئەو هێزانەی کە لەو ناوچانن ینی ئاماژەت پێدا بە چەند خاڵێک کە تەنسیق نییە لە نێوانیاندا یاخود کە هێرش دەکرێتە سەر هەندێک هێزە و ناوچانە و لە بەرامبەردا هەندێک هێزی دیکە هێرشیان ناکرێتە سەر لەلایەن تۆرۆریستانی داعشەوە کە دەزانین لە ماوەی ڕابردووشدا ئەو ناوچانە هەر گرفتی تیادا بووە. پێتان وایە لە داهاتوودا و گرفتانە چارەسەر بێ لەو ناوچانەدا؟ پێیوەستە بە سیاستی عامی سەرکردایەتی سیاسی کورد کە بمانێن ڕۆڵی کاریزمای سەرکردایەتی سیاسی کورد لاواز بۆ لە هەرێمی کوردستان ئەگەر کاریزما بما بەیە ڕۆڵی جەنابی مامزەلات ڕۆحی شاد دیار بۆ ئەو کاتێکەمە هەم عێراق تێک نەچوو هەم هەرێمی کوردستانی شتێک نەچوو بەڵام ئێستا ڕۆلی کاریزما غیابی کاریزما هەیە ئێستا کە بەڕاستی لە هەرێمی کوردستان بۆیە من ئەوەی دەیبینم ئومێد بەخشنیە لە هەرێمی کوردستان بتوانن بە سیاستێکی ڕوون شەفاف کرانەوە بە پرۆشەوە بێنەوە ناوچەکە من پێیوەستە بە سیاستی عامی هاوپەیمانان من دەزانم بەرنامێک هەیە ئەو بەرنامەیەک بە پێی خوێندنەوەی من بەرنامێکی عامی ئەم بەرنامەیە پێیوەستە بە گۆڕانکاری لە عقلەتی شیعە ئەگەر لە پێکاتی شیعە ئەگەر گۆڕانکاری نەکرێتە من پێم وایە گۆڕانکاری تاوە منتیقە دەگرێتەوە ئەو منتیقەیەش سەرکردایەتی سیاسی کوردش بە هەمان عقلێتی زاران بێتەوە ئەم ناوچەیە من پێم وایە دیسانەکە سودبەخش نابێتن بۆ ناوچەکە بۆی ئومێد دەکەم لە داهاتوو ئەم عقلێتی لە ڕابردوو کاریان پێکرد بە هەمان عقلێت نێنەوە ناوچەکە بەو عقلێتە بێنەوە کە بتوانێت دوو پێکاتی سەرکی لە ناوچەکانی ئێمە هەیە بەتایبەتی هەردوو پێکاتە سونەن کورد و عەرەبن کورد و عەرەب بێکەوە بێن داکۆچی لە ناوچەکە بکەن ئیدارە پێکەوە بەڕێوە بن بۆی بەشێک بن لە پاراستنی ئاسایش و ئەمنیەتی ناوچەکە. زۆر سپاس بەڕێز ڕەشاد گەڵاڵی سوپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ڕوونکردنەوە. سپاس بێ.